من سەهەن سەمیرە بەکر بەشداروی گروپ بەشداروی چالاکردنەوەی مێشک و یادگەم لە ئاوە ئەکادیمی گروپی حەبدەم. الحەمدولله ئێمە توانیمان بەشداری بکەین لەم کۆرسە نایابە و الحەمدولله توانیمان بە ڕێژەیەکی بەرچاو ڕوون ئیسفادە بکەین هەم لە ژیانی ڕۆژانەماندا و هەم لە دەرونیەوە و هەمیش لانی مێشکەوە کەوا بتوانین بە ڕێژەیەکی زۆر گونجاو و باش شتەکان وەکو خۆی بەداخلی لەبەر بکەین. ئێمە پێشەوەی کەوا بەتەواوی داخلی ناو پرۆژەکەی و کۆرسەکە بین تێستێکی 4 ساعتیمە پێکرێت. لەم تێستە 4 ساعتی من توانیم 4 لاپەڕە لە بکەم واتە هەر ساعتێک دەتوانم لاپەڕەی لە بەرکەم لەسەر قورئانی پیرۆز. بەڵام الحەمدولله لە دوای تەواوکردنی کۆرسەکەەوە هەروە بە کاملکردنی ڕاهێنانەکان توانیم بۆی کە لە 3 خولەک یاخود کەمتریش 1 لاپەڕەی قورئانی پیرۆزە بکەم بە تەواوی و بە ئیتقانێکی زۆر باشیشەوە. والحەمدولله توانیمان نەک لەلایەنی مێشک و یادگە بەڵکو ئێمە کە بەشداروی گروپی ئامادەینە تایبەت بە پۆلی 10 و 11 و 12 الحەمدولله توانیمان ئالە وێندەریش مامۆستایان بتوانن هەم لایەنی دەرونی و هەروەها لەلایەنی ئەو بابەتانی کەوا لەناو مەنهەج بۆمان دیاریکراوە و بتوانین ئەوانش زۆر بەباشی و بەوردی لەبەری بکەین و بەبێ ئەوەی مادەبوونێکی زۆر یاخود کاتێکی زۆری پێوە بکوژین.